والله سێم براتە کاکە ئەمە باشترین بەڵگەیە کە هەوادارانی باڵندە بەگشتی و کەناری بە تایبەتی کە چۆن ئامادەن بۆ ئەم نمایشە پچکۆلەیە کە ئێمە لە دوکانی کاردیناڵ کردومانە. زۆر سپاسی هەموو لایەکەکەین تەواان و بە خێراتنی هەموو لایەکەین. جان بخير بين مولاي خالد جا مولاي بخير بين چاوكم عفوا كان امش لدرو الكار امش وسط حسينا خوي عفوا ما انك شو باشي چاوكم زۆر سپاس.